هەوەیەک لەمە پێش خوێندنی کوردی بابەتێکی بڵاو کردەوە وانە بێژمان پێویستە ئەو بابەتی وانە بێژە چی بەسەر هات وا بڕیار بوو لە وتڵی نیوەی ساڵی مامۆستایان و قوتابیانە ئەو فۆرمە بڵاو بکرێتەوە وانە بێژان وەربگرن بۆ تا ئێستا بڵاو نەکرایەوە دەوامکردنی شاین بەێ بەداخەوەیانەوە بڕیارێکی باش بوو بۆ ئێمە شاغرێکی زۆرمانەیە ئێستا لە بەتایبەت لە سەرەتایەکانە بە دواناو دەگات بە ئاماشی و شاغرمانەیە پێش مامۆسایە بەڵام ناتوانین ئەو بەشایە پڕکەینەوە لە ڕێگەی هەندی مامۆسای خۆبەش کە بەس ئەوانەی کە داوامەکە نزیکەی 1500 مامۆسای خۆبەشمانەیە کە ناتوانین یەک وەرەقەیەک میوزایکیان بۆ بکەین لایەن خشتی دابشکردنی وانەکان شابێ کەچی دڵسۆزانە دەرزەڵێنەوە بە ئومێدیەوەی کە ڕۆژ لە ڕۆژان ینی مافییان هەبێ بۆ دامەزراندن ینی ئەو لەوێتیانە بۆ دامەزراندن بەڵام ئەوی بەدیم کردیانەوە بەدیم کردووە وەزارەتی پەروەردە نات ڕۆناکەم ئەمساڵ ئەو فەرمانی وانە بێژە دەرکات وا بزانم ئەگەر بتوانێت بۆ ساڵی ئایندا وەزانی بەهۆی بارودۆخی دارایی حکوومەت هێرێمەوە بڕیارێک و دەرچوو بەڵام لە وەزارەتی دارایی تایسە موافقەتی نەداوە بێگومان ناتوانێت پارە دابینکات ئەگەر بکرێت پێویستە بکرێت بەڵام بۆ ساڵی ئایندا ئومێدەمێت ساڵی ئایندا باشە.